هێز عراقیەکان لە گەڕەکی شفا دەستیان بەسەر بارەگایەکی تیرۆریستانی داعش و کارگەیەکی دروستکردنی موشەکی دوور هاوێژ داگرت. داعش لەو کارگەیە سەدان موشەکی جۆرا و جۆری دروست کردووە بۆ شەڕکردن لەگەڵ هێزە ئەمنیەکان. ئەو کارگەیە هێزە ئەمنیەکان سەرقاڵی پوچەڵکردنەوەی ئەو بۆمبانان کا تیرۆریستانی داعش لە دەوروبەری ئەم کارگەیە و ئەم بارگای تیرۆریستانی داعش کا لێرە بارگایکی سەرەکی بووە جگە لەگە ئەم بارگایش ئەم کارگەیەشی لێ بووە جۆرەها چەک و تەقەمەنی و ئەو مۆشەکانەی کە ئاراستی هێزە ئەمنیەکانیان دەکرد لێرە دیارە بەشێکیان دروست کردووە. بەڵام لە ئێستادا دەستی بەسەردا گیراوە تیرۆریستانی داعش 200 مەتر لێرە دوور خراونەتەوە. ئێستادا ئەم ناوچەیە هێزە ئەمنیەکان بە تەواوی کۆنترۆلیان کردوتەوە. هذا معمل لتصنيع العبوات الناسفة وتصنيع قنابر الهاون والصواريخ. لەو کارگەیە مینی چێنراوە گول لە هاون و موشەکی جۆرا جۆریان لێ دروست دەکرد. ئەو کارگەیە بە تەکنەلۆژیایەکی نوێ و شێوازێکی تایبەت دروست کراوە. لە ماوەیە کاتژمێردا چەندین موشەکی جۆرا جۆر دروست دەکات. بە کۆنترۆلکردنەوەی ئەو کارگەیە زیانێکی زۆرمان لە داعشدا، چونکە ئەو موشەکانی لەو کارگەی دروستیان دەکرد ئاراستەی سەنگەرەکانی ئێمەیان دەکرد. داعش لەمە دواوەکو پێشووتر ناتوانێت سەنگەرەکانمان بردومان بکات. هێزە ئەمنیەکان هەر ڕۆژەوە بە پلانێکی نوێ لەو سێگەڕەکەی خۆر ئاوای مۆسڵ شەڕ لەگەڵ تیرۆریستانی داعش دەکەن. داعش ماوەی 5 ڕۆژە بە هەموو توانایەکانی و هەموو چەکانی ژێر دەستیان بەکاردێنن بۆ ئەوەی ڕێگری لە پێشڕەوی هێزە عراقیەکان بکەن. بەرگریەکانی داعش تا ڕادەیەک پێشڕەوی هێزە ئەمنیەکانی خاو کردوتەوە. فەرماندە سەربازیەکان دەڵێن هۆی خاوبوونەوەی پێشڕەویەکانمان بەهۆی زۆری ئەو خێزانەی ناوچەکانی ژێر دەستی تیرۆریستانی داعشن. گەیلان بۆتانی کورسات نیوز، مۆسڵ.